ئەم کاتتان باش هاوڕێیان لەسەر ڕووداوەکەی فەڕەنسا قسە دەکەین هەروەکو هەمووتان دەزانن لە دوێنێەوە بەشێکی پاریس ئیتر ئاگربارانە ئاگری تێبەردەبێ دوای ئەو ڕووداوەی کوشتنی گەنجێکی 17 ساڵی جەزائیری لەلایەن پۆلیسی فەڕەنساوە وا دیارە ئەمە ڕووداوی یەکەم نییە و ڕووداوی دواییش نابێ فەڕەنسا بەم زۆرە ڕووداوانە ئیتر ناسراوە هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە و ئەمە هۆیەکەی چییە بە تەنیا زیوایانی زیاتر لە فەڕەنسا ڕوئەدا ڕنگ بێ هەندێک زار لە بەلجیکا شتیوە کەم کەم ڕووی دابێ بەڵام زیاتر لە فەڕەنسا ڕوەدا لە وڵاتانی دیکە کە ڕێژەیەکی زۆری بیانی ویانیش مسلمانی لێن وەکو ئەڵمانیا وەکو بەریتانیا ڕوونادا لەسەر ئەمە دەمانەوێ بە کورتی قسەیەک بکەین و پێم وایە ئەمە سوودی ئەبێ هەروەکو دەزانن لە ساڵانی شەستەکان و هەفتاکاندا ئیتر دوای جەنگی جیهانی دووەم ئەوروپا بە تایبەتیش فەڕەنسا و ئەڵمانیا و بەلجیکا و هۆڵندا کە لە شەڕەکەدا زیانی زۆر زۆر گەورەیان بەرکەوتە بوو پێویستیان بە نوێکردنەوەی هەموو تەواوی وڵاتەکە بوو و بۆ ئەوەش پێویست بوو ژمارەیەکی زۆر زۆری کرێکار بێنە ئەو وڵاتە بۆ ئەوەی ئەم کارانە ئەنجام بدەن بەبێ هێنانی کرێکاری بیانی ئەمە مەحاڵ بوو هەر لە بۆ هەندێ وڵاتێکی وەکو ئەڵمانیا زیاتر تورکەکانی بانکێشکردن و وڵاتێکی وەکو فەڕەنساش لەبەر ئەوەی جەزائیریەکان و مەغریبیەکان پێشتر مستەعمەرەی فەڕەنسا بوونە و زمانی فەڕەنسییان دەزانی و زمانی فەڕەنسی لە وڵاتەکەیاندا وەکو زمانی دووەمین کاری پێدەکرا ئیتر ئەمانەیان هێنان و لە فەڕەنسا جێگیریان کردن کە جێگیریان کردن شوێنی تایبەتی خۆیان بۆ کردنەوە مەبەستمان لە شوێنی تایبەتیە یعنی وەکو بڵێ نەیان هێشت ئەمانە تێکەڵاوی ناو فەڕەنسیەکان ببن لە گەڕەکی جیاواز حتا لە شاری جیاواز لە فەڕەنسا شاری جەزائیریانمان هەیە شاری مەغریبیانمان هەیە شاری تونوسیانمان هەیە شار و گوند و گەڕێکی تایبەتیان بۆکردنەوە ئەمانە هەموو لەوێ کۆبوونەوە و ئەو خەڵکانەی هەم تورکەکان و هەم عەرەبەکان ئەو خەڵکانەی کە بۆ کرێکاری هێنابیان ئەمانە زیاتر کەسانی خەڵکی دەشتاییەکان دێهاتە دوورە دەستەکان خەڵکی سەحراکان بوون یعنی ئەمە ئەو باوکانەی کە نەخوێندەوار بوون ئەمانە هاتن لە ناو سەحرا هاتنە فەڕەنسا و دەستیان بەکار کرد و ئەمانە بە تەنیا کاتیان هەبوو بۆ ئەوەی کار بکەن لە سەحرادا مرۆڤ ئەتوانێت 7 منداڵی هەبێ لە لادەیەکەی خۆی منداڵەکانی بە خۆیان گەورە دەبن چونکە کۆمەلگا چاودێری یەکتری دەکا بەپێی دابوون نەریتەکانی کۆمەلگا ئەمانە پەروەردە دەکرێن و کۆمەلگا یەکتری کۆنتترۆل دەکا کێشەیەک لەوێ کێشەیەکی زۆر زۆر گەورە دروست نابێ بەڵام ئەتۆ کە هاتیە شار کە هاتیە شارێکی وەکو پاریسیش کللتورەکەی جیاوازە هەموو شتێکی جیاوازە سیستەمی پەروەردەی جیاوازە دەستورەکەی جیاوازە ئاینەکەی جیاوازە هەموو شتێکی جیاوازە هیچ شتێکی لەگەڵ تۆ ناگونجێت تۆش هیچ کارت کە هیچ کاتت نییە بەتەنیا کات ئەوەیە کار بکەی و دایکیش کە لە سەحرا هاتووە بە هیچ شێوەیەک ناتوانێت بە پێی ئەو سیستەمە منداڵەکانی پەروەردە بکە و ئەو منداڵانە ناڵێم هەمویان بەڵام بەشی زۆریان ئەو منداڵانە ناتوانن دیپلۆم و خوێنەواری و شەهادەیەکی بەرز و باڵیان هەبێ بۆەوەی کاری پێ بکەن یەک بەڵام لەمە گرنگتر ناتوانن ئەنتیگرا ببن چونکە باوک دایک بە تەنیا کار دەکەن لە ماڵەوە عەقڵ هۆش هەموو شتێک ئەو عەقڵ و هۆشەی سەحرایوانیش ئەو یێوانیش ئەو دێهات و دەشتایی تورکیایە لەمەدا هیچ ناگۆڵدرێ من کە ئەچمە ئەستەمبۆڵ لەگەڵ تورکێک گفتوگۆ دەکەم یان لە ئیزمیر یان لە ئەنقەرە زۆر زۆر خۆم ڕەحەتتر دەبینم لەوەی کە گفتوگۆ لەگەڵ تورکێکی گەنج بکەم گەنج ویانیش پیر کە 40 ساڵە
50 ساڵە 6 ساڵە لە بروکسل ئەژی بە هیچ شێوەیەک محاڵە یعنی ناتوانانی گفتوگۆی لەگەڵ بکەنی زۆر زەحمەتە حتا ئەو تورکانەی کە خوێندنی بەرزیشیان هێناوە ناتوانانی گفتوگویان لەگەڵ بکە ئەوانی دەرەوە بەڵام لە ناوە خۆدا بەڕاستی ئەمە زۆر کەمترە حتا ئەمانی مەهاپە و ئەمانی ئاکەپەش یانی تەماشای بکە ئەوە لە بۆ عەرەبە جەزائیریەکان و مەغریبیەکانیش بە هەمان شێوەیە ئەوە کێشەیەک ئەم کێشەیە چ دروستەکە وا دروستەکە ئەو منداڵانە نەتوانن ئەنتیگرا ببن کە نەتوان ئەنتیگرا ببن ڕنگ بێ نەتوان لە هەموو شوێنێک کار بدۆزنەوە وەکو پێویست هەر یەکە و ناوی محەممەدە و ڕەسوولە و عەلیە و عومەرە ماشەڵڵا ئەوەندە زۆرن ئەو ناوانە وە سیستەمی ئەوروپا بەگشتی بەرەو ڕاسیزم دەچێت بەرەو ناسیۆنالیزمێکی ڕاسیستی دەچێت ینی مەبەستمان لە سیستەم لە حیزبە سیاسیەکانە لەبەرەوەی پەنابەر زۆر بووە کێشەی ئابووری هەیە و هەتا وەکو دەچێ حیزب ڕاستڕەوەکان دەنگی زیاتر دێن و ئەوان خیتابی ئەوان و هەموو شتێکی ئەوان زیاتر پۆپیلیست بووە ئەوە تەماشا دەکەی حتا حیزبێکی سۆسیالیستیش خەریکە ناوێری بەرگری لە بەرنامەکانی خۆی بک وەکو ساڵانی هەشتاکان وەکو ساڵانی نۆوات و هەر هیچ وەکو ساڵانی هەفتاکان بە هیچ شێوێک نییە بەڵام وەکو ساڵانی نۆتیش ناتوان بەرگری لە بەرنامەکانی خۆیان بکەن و ئەمە وای کردووە ئەم جۆرە کەسانە کێشەیەکی ڕق و کینیان لا دروست ببێ ئەمیان یەک کێشەکەی دیکە سیستەمی خودی فەڕەنسایە لە سیستەمی خودی فەڕەنسادا من زۆر جار ئەو گلەیم کردووە یانش ئەو ڕەخنەیەم کردووە گلەی لە چێ دەکەم من کەسێکم ئەو ڕەخنەیەم کردووە لە ناو جەماعەت و ڕەفیقاکانی خۆماندا زۆر جار باسم لەوە کردووە کە تەماشا دەکەی لە ئەڵمانیا بۆ ئەم کێشێنیە لە فەڕەنسا بۆ ئەم کێشەیە بۆ لە بەلجیکا کەمترە ئەم کێشەیە ینی ڕاستیەک هەیە دەبێ پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێت دەبێ ئەمە قبول بکەین ئەویش ئەوەیە فەڕەنسا دانی بە هەموو ئاینە ئیبراهیمیەکان و بەشێک لە ئاینە غەیرە ئیبراهیمیەکانیش ناوە بەتەنیا دانی بە ئاینی ئیسلام نەناوە چەند جار حتا بەم دواییانە زۆر لەگەڵ ئەمانوێل ماکرۆن قسە کراوە ئەمانوێل ماکرۆن لەگەڵ تیۆلۆژەکاندا باسی ئەوەی کردووە وتوێتی منیش گەشتومەتە ئەو قەناعەتە کە ئەمە لە ڕابردوودا هەڵە بووە مادەم ئێمە دانمان بە ئاینەکانی دیکە ناوە وەکو ئاینی موسەوی و ئاینی مەسیحی بۆ دەن بە ئیسلام نەنێ ئایا ئەگەر ئێمە دەوڵەتەکەمان سیکولارە خۆ سیکولاریزم یەک مانای ئەوە نیە تۆ دان بە ئاین نەنێ دوو سیکولاریزم مانای ئەوە نیە تۆ دان بە هەندێک ئاین بنێ و دان بە هەندێک ئاینی دیکە نەنێ موسڵمانەکانیش نەتەوەیەکی زۆرینەن لە فەڕەنسا ئەمە یەک لە کێشەکانە و کێشەی دووەم بەڕاستی من بە کورتی تەماشای ئەو ڕیفۆرمانەم کرد کە لە سیستەمی ئاسایشی فەڕەنسادا ڕوویانداوە لە سەردەمی میتراڵەوە هەتا وەکو ئێستا تەماشا دەکەی لە سەردەمی میترانەوە تاوەکو ئێستا تەماشا دەکەی بەردەوام دەسەڵاتی پۆلیس زیاد کراوە بەتەنیا وابزانم لە فەڕەنسایە پۆلیس ئەتوانێ ئەگەر گومان بکە تیرۆریستێک لەناو ئۆتۆمبیلێکدایە بەڵگەی پێ نییە بەڵام گومان دەکە وا بیر دەکاتەوە تیرۆریستێک لەناو ئەو سیارەیەدایە لەناو ئەو ئۆتۆمبیلێکداوە یوانیش کەسێک دەیەوێت لەن ئەو کەسە دەیەوێت کەسێکی دیکە بکوژێ بەبێ هیچ چی پێ دەڵێن پرۆسەیەکی یاسایی بۆی هەیە تەقەی لێ بکە و ئەمەی لەم ڕۆژانەدا لە فەڕەنسا ڕوویدا لە بەرامبەر گەنجێکی جەزائیری 17 ساڵە کە هیچ تاوانێکی نەبوو ئەمە بوو بەڵام دوای ئەوە ڤیدیۆکان وەزیری ناوخۆ ڤیدیۆکانی ئاشکراکردن و وەزیری ناوخۆ لێ دوانیدا کە ئەو پۆلیسە تاوانبارە و دەبێت دادگایی بکرێت گیرە دادگاییش دەکرێت بەڵام ڕاپەڕین هەر بەردەوامە یاخیبوونێکی زۆر گەورە هەیە لە ناو پاریس نیوەی پاریس خەریکە بسووتێنرێ
و بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە، یعنی کێشەیەکی زۆر زۆر گەورەیە چونکە چارەسەری بەدوا خۆی دەناهێنێ و هەتاوەکو دێ خەڵکەکە خەڵکی فەڕەنسی لە خەڵکی فەڕەنسی ئەوڕۆپیش لە بێگانە و لە پەنابەر زیاتر ئەترس. ئەخر هەر ئەوەیە وای کردووە کە هەموو ئەوڕۆپا چەند ساڵە ئەسیری ئەردۆغان بێ، نەتوانی هیچ بڕیارێک دەربخات دژی ئەردۆغان، چونکە 4-5 پەنابەری لە دەستی خۆی ڕاگرتووە. ئەڵێ قسە بکەن فڕیان دەدەمە ژووری. ئەمەیە وای کردووە، ئەمە زۆر زۆر مەترسیدارە. جا لەناو ئەو گێرە شێوێنیەدا چێ قازانج دەکە؟ دوو لایەن هەنە قازانج دەکەن، دوو لایەن هەنە نان و ڕۆنی پێدەخۆن. یەک وەکووتم حیزبە ڕاستڕەوەکانی ئەوڕۆپانە، دوو حیزبە ئیسلامیە سیاسیەکە. ئەو گەنجانە مەبەستم ئەو گەنجە مسلمان و جەزائیری و مەغریبیانە کاتێک هەست بەوە دەکەن کە نەیانتوانیوە خوێندنێکی باش و شایستە بکەن، چونکە بەڕاستی لە فەڕەنسا هەموو کەسوانیە، لە فەڕەنسا ڕێژەیەکی زۆری حاکمی جەزائیریمان هەیە، محامیمان هەیە، ئێمە باس لە زۆری نەدەکەین، باس لە گشت ناکەین، ناڵێن کۆی جەزائیریەکان نەخوێندەوارن، دیپلۆمیان نییە، کاریان نیە، بەڵام ئێمە باس لە ژمارەیەکی زۆری خەڵک دەکەین، بەشێک دەکەین ویانیش ئەو بەشە کە ناتوانێ کارێکی شایستە یانیش ئەو کارێک کە دەیهەوێ بدۆزێتەوە یانیش لە قوتابخانەکەیدا سەرکەوتو نییە و دیپلۆمێکی باشی نییە، هەست بە کەم و کورتێک دەکات و ئەو کەم و کورتیا وەکووتم ئیسلامیە سیاسیەکان زۆر زۆر باش بەکاری دێنی بەڕاستی و بەشێک لەمانە بە خۆیان لە های لایف دەژین کە ئەمانی بەکاری دێن. لە بەریتانیا دەژین، خۆ لە سەردەمی شارلی عەبدۆوە هەتا تەقینەوەکانی داعش زۆربەی زۆری ئانالیستە فەڕەنسیەکان پێیان وابوو ناحەقیشیان نییە ئەوانەی کە ئاراستەی ڕووداوەکان دەکەن ئەو مەلا و ئیسلامیە سیاسیانان کە لە های لایف دەژین لە بەریتانیا. یعنی ئیسلامیە سیاسیەکانی لای خۆشمان ئەوانەی دوو ژن و سێ ژنیان هەیە و منداڵەکانیان لەوێن ساڵانە سەردانێکی بەریتانیا دەکەن، هەم نوێژەکە دەکەن، هەمیش لەوێ ئیتر ڕادەبوێرە. یعنی ئەمە چەکێکە لە هەمان کاتدا بەدەست ئیستیخباراتی بەریتانیاوەیە. MI6 بەردەوام پەیوەندێکی زۆر خۆشی لەگەڵ حیزبە ڕادیکاڵە مسلمانەکان هەیە بۆ هەندێک ئەژێندای تایبەت بەکاری دێنی، بەڵام هەندێک جار چاولەوەش دەپۆشێت کە لە فەڕەنسا کاری توندوتیژی بکەن یان هان بدەن. ئەو کارە توندوتیژیانە بەخۆیان ناکەن، بەڵام هاندانێک هەیە لە لای ئەوانەوە. بۆ نمونە پارەی بەشێک لە مزگەوتەکان لە لای ئەوانەوە جێبەجێ دەکرێت، چونکە بەریتانیا سیستەمی فینانسی جیهان لە بریتانیایە. ئەم جۆرەشتانە کاری خود بە و ئیدۆلۆژی ئەوانە. تەماشای سەلەفیەکانی کوردستان بکە، سەلەفیەکانی کوردستانی عێراق بەشی زۆریان لە بەریتانیان بەڕاستی و لەوێ ئاراستەی ڕووداوەکانی کوردستانیش دەکەن بەشێکی زۆریان یانیش وڵاتانی دیکە. جگەلەوە فەڕەنسا هەر کاتێک لەگەڵ چین و رووسیا پەیوەندێک خۆش بکە و یانیش وەڵامێکی ئەرێنی ناتۆ نەداتەوە، کێشەیەکی وای توش دەبێت. من لە بەرنمەکانی ئایندەدا تەماشای ئەرشیفی ڤیددیۆکەم بکەن لە بەرنمەیەکدا 1 سەعات لەسەر ئەمە قسەم کردووە کە سەرۆکی کۆمپانیای تۆتاڵ بۆ کوژرا، کە شارلی عەبدۆ کەینێ هاتە ئەرەوە، داعش کەینێ تەقینەوەکانی ئەنجامدان، هەمویان لەم کاتەدا ئەنجامیاندان کە بە پێچەوانەی بەرنمەکانی ناتۆ فەڕەنسا دەجوورێتەوە. فەڕەنسا تەماشاکەن ئەو سەردانەی دوایی ماکرۆن لە بۆ چین ئەنجامیدا و لەوێ چی گوت و ئەو پەیوەندیەی هێشتاوە لە نێوان فەڕەنسا و رووسیا ماوەتەوە و ئەو خۆسەریە ویانش ئەو ئۆتۆنۆمیە کە فەڕەنسا دەیەوێ لە ناو ناتۆدا. ویانیش تەماشاکەن لە هەفتووی ڕابردوودا بانگهێشکردنی شازادەی سعودیا لە بۆ پاریس کە وابزانم 3-4 ڕۆژ مایەوە دەیان پرۆتۆکۆلی لەگەڵ ئەنجامدان، چونکە
شازادە ئێستا کێشەی لەگەڵ حکوومەتی بایدن هەیە، کێشەی لەگەڵ ناتۆ هەیە و پەیوەندیی زۆر خۆشی لەگەڵ چین و رووسیا هەیە. لەو کاتەدا ئەم شتانە ڕوو ئەدەن. یعنی مەبەستمان لە ناڵێن پۆلیسەکە کە سەبەبی کارەکەیە، پۆلیسەکە جاسووسە یاننا، بەڵام ئەم شتانە کە گەورە دەکرێن. من بەخۆم لەبەر ئەوەی من شوێنی ژیانم و کارەکەشم نزیکی سنووری فەڕەنسایە 20 کیلومتر دوورە، خەڵکیێکی زۆری فەڕەنسیم یعنی جەزائیری فەڕەنسیەکان لەگەڵ من کار دەکەن. خەڵکی فەڕەنسیش هەیە، بەڵام جەزائیری فەڕەنسیەکانیش هەنیان وانش مەغریبی تونیسیەکان زۆر جار لەسەر ئەو بابەتانە قسەیان لەگەڵ دەکەم و زۆر جار بۆ چوونی من لەگەڵ ئەوان ئەمەیە. ڕاستە جۆرە لە جۆرەکانی جیاوازیکردن لە نێوان نەتەوەکاندا هەیە لە فەڕەنسا، لە نێوان ئاینەکانیشدا هەیە، بەڵام ئەمە بە تند و تیژی چارەسەر ناکرێت و ئێوە نەبوونە پارویەک لە دەستی حیزبە ئیسلامیەکان کە بەخۆیان هایلایت دەژین لە بەریتانیا وانش لە ئەمریکا وانش لە سعودیا و لە قەتەر، مەبنە پارویەک بۆ ئەوان، چونکە ئێوە زەرەر دەکەن. لە کۆتاییدا خەڵکی فەڕەنسا و خەڵکی ئەوروپا زیاتر لە ئێوە و لە پەنابەران و لە خەڵکی بێگانە دوور دەکەوێتەوە. ئێوە ڕێگای یاسایی هەیە، مەبەستمان لە ڕێگای یاسایی ئەوە نییە تۆ بچی ئەو یاسایی هەیە کاری پێ بکەیت، ئەتوانی یاسا بە خۆت دروستکەی، ئەتوانی خۆ پیشاندان بکەیت بۆ ئەوە یاسا بگۆڕی. وەکوتم ئەو ریفۆرمانەی کە بەنسبەت پۆلیس لەو ماوانەدا کراون لە ماوەی ئەو هەموو حکوومەتانە کە 20 ساڵە من باسی دەکەم، بەردەوام دەسەڵاتی پۆلیسی فەڕەنسا زیاد کراوە، دەبێت ئەوە بگۆڕدرێ بەڕاستی. یعنی ئەوە نابێت پۆلیس دەسەڵاتی هەبێ بە کەیفی خۆی تەقە بکە لە کەسێک، ویانیش کەسێک هەڵات تەقەی لێ بکە، هەڵات ئەتۆ پۆلیسی دەی بە دوای بکەوی بیگری نەوەکو ئەوەی بکەین. بەڵام لە بەرامبەر ئەمەدا بەداخەوە مسلمانە نەزانەکان دەبنە پارویەک بەدەستی ڕێکخراوە ڕادیکاڵەکان و بە تایبەتیشی ئیخوان مسلمین و هان دەدرێن لە مزگەوتەکان و لە شوێنەکاندا کە لێرەدا جێگای ژیان نیە، هەموو خەڵک دژی ئەوانە، ئاخر هەموو خەڵک دژی ئەوان نیە. حیزبی چەپ و سۆسیالیست و لیبرالمان هەنووانینە، حیزبی محافەزەکارمان هێوانینە، بەڵام ئەمانە کێشەیەکیان هەیە. ئەم حیزبانە بۆ نمونە جەزائیریەکان و مەغریبیەکان زۆربەی زۆریان ئەندامی ئەو حیزبان، حیزبی چەپ و حیزبی نیمچە محافەزەکاری دیموکراتیک و حیزبی لیبرال و ئەمانە زۆربیان چەپەکان. بەڵام پارادۆکسێک هەیە لێرەدا، پارادۆکسەکە لە هەردوو لایەندایە لە ڕاستیدا. مەسەڵەن بۆ نمونە لەو بەلجیکایە هەموو لایەنگران و ئەندامانی ئاک پارتی و ماهەپە و حیزبە فاشیستەکانی دیکە ئەندامی حیزبی سۆسیال دیموکرات، ئەندامی حیزبی سۆسیال دیموکراتەکانی بەلجیکانە، تەمام. بەڵام هەمووشیان دەنگ بە ئاک پارتی و مەهاپەدن، یارمەتیان بۆ کۆکەنەوە بەشداری لە چالاکیەکانی دەکەن، حتا ئەندامن تێیدا. ئەمە لایەنێکی دیکە پارتی سۆسیالیستەکان و چەپەکان و ئەوە لیبرالەکان بە تەنیا پێویستیان بە دەنجی ئەو مسلمان و ئەو غەیرە ئەوروپیانە هەیە کە لە ئەسڵدا غەیرە ئەوروپین، ئەوان هاوڵاتی ئەو ئەوروپان، بەڵام لە ئەسڵدا غەیرە بە تەنیا پێویستیان بە دەنجی ئەوانە هەیە و لەوەشدا دووڕوویەتێک هەیە. ناچن ئەمانە بگۆڕن، فەرموو ئێمە کار دەکەین بۆ ئەوەی بۆ نمونە لە فەڕەنسا ئاینی ئیسلامیش دانی پێدا بدرێن، بەڵام لێرەدا پەیوانەکانی سیکولاریزم هەن. سیکولاریزمیش واتای ڕەتکردنەوەی ئاین و بچووکردنەوەی ئاین نییە، یەک واتای هەیە، یەک واتە ئەویش کەسێک لەسەر یعنی دادوەرێک بۆ نمونە با بە نمونەیەک باسی بکەم، ئەگەر من لەگەڵ کەسێکی بڵێ غەیرە مسلمان شەڕێکم کرد، من مسلمانم، لەگەڵ کەسێکی غەیرە مسلمان شەڕێکم کرد یان کێشەیەکمان دروست بوو، حاکمەکە لەسەر ئەساسی بنچینەی دینی، پاشخانی دینی ئێمە دادگایی نەکە، نە بە باش نە بە خراپ، تێگەی وەکو ئەوەی داعش دەیکرد. لەبەرەوەی ئێزیدیە دەبێ وای لێ بکرێ، لەبەرەوەی ئێزیدیە نابێ ئەگە کارت پێکرد نابێ کرێی پێ بدەیت. ئەمە نابێ لە سیستەمی سیکولاریزمدا. سیکولاریزم بە تەنیا ئەمێ هیچی دیکە نییە، ئەمەی دیکە هەمووی درۆیە کە سەلەفیەکان و ئیسلامە سیاسیەکان
قسەی لەسەر دەکەن هەمووی بێتامی دەکەن يعني ئەسڵ و ئەساسی ئەو مەسەلێ بەو شێوەیە لە چوارچێوەیەدا تەماشا دەکەین ڕووداوەکانی فەڕەنسا بەڕاستی چەند ساڵە یەخەی فەڕەنسایان گرتووە زۆر بەتوندی و زیانی زۆر گەورە بە وڵاتە دەگەین بەڵام چاوتان لەوە نەبێ کە فەڕەنسا بەمە دەڕوخێ مەسەڵەن من تەماشام کرد دوێنێ شەو فەڕەنسا نیوەی دەسووتە بەڵام ماکرۆن لە کۆنسرت بوو گوێی لە گۆرانی موسیقا دەکرد هیچ ئەوەی خۆی تێک نادا معنای ئەوەیە ئەڵێتن من لە ناوە خۆدا بە سووتاندنی ئێوە ناڕوخێم بە سووتاندنی چەند سیارێ و چەند ماشێنە چەند جادێک من ناڕوخم ڕاستیش دەکا ناڕوخێ و ئەمە بەتەنیا زیانی دەبێت بۆ پێکەوە ژیان زیانی دەبێت بۆ پەنابەران زیانی دەبێت بۆ ئەوانەی وەکو ئێمە کە لە ڕاستیدا هاوڵاتی وڵاتێکی دیکەین و پاشان کۆچمان کردەوە لێرە بووینێتە هاوڵاتی و ئەمە کاریگەری لەسەر منداڵەکانمان دەبێت کەسانی بەعاقڵ دەبێت لەو چوارچێوەیەدا هەڵسو کەوت بکەن لەو چوارچێوەیەدا لە ڕێگای یاسا لە ڕێگای تێکۆشانی مەدەنی و سڤیلدا ئەتوانن ئەم کێشانە لەگەڵ فەڕەنسیەکان بەیەکەوە چارەسەر بکەن بە کورتی ویستم لەسەر ڕووداوەکەی پاریس بۆچوونی خۆمتان پێشکەش بکەم تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش ڕێز و سڵاو هیوا خۆشنا